گفتوگۆ دەکەین لەبارەی ڕۆژی گیانی کرێکاران کە ئەمڕۆیە گفتوگۆکەین لەبارەی ڕۆژی کرێکاران یاریمی کوردستان بەگشتی وە سلێمانی بە تایبەت باز لەوە دەکەین چەند کرێکار دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە ڕۆژی کرێکاران چۆنە بەگشتی سەباس دەکەین لەسەرم پرس و باسە بە میوانداری زۆر بەڕێز کاک شیروان مەجید بەڕێوەبەری دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران لە سلێمانی کاک شیروان سڵاو لێبێ سڵاو قوربان سوپاس دەکەم زۆر سوپاس دەکەین بەخێر بێ با لەوە دەست پێ بکەین ڕۆژی کرێکاران بەگشتی چۆنە ئێستا وڵات سەرەتا پێم خۆشە بە بۆنەیەکی ئایار جژنە پیرۆزە لە سەرجەم کرێکارانی کوردستان بکەم و هەروەها لە کرێکارانی کورد لە تاراوگە جژنە پیرۆزیان لێ بکەم و جژنە پیرۆزە لە خۆشمان دەکەین وەکو بەڕێبەتی دەستەبەری کۆمەڵایەتی کە خۆمان لەو بوارە دەبینینەوە خزمەت بە چینی کرێکاران بکەین. دیارە ڕەوشی کرێکاران پەیوەستە بە بەو یاسایانەی کەوا پارێزگاری لە مافەکانیان دەکاتن. ئێمە لە دەستەبەری کۆمەڵایەتی ئامانجمان ئەوەیە کە سەرجەم کرێکاران بتوانین دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکەین چونکە لەم یاسایەدا کۆمەڵێک مافیان بۆ مسۆگەر کراوەوە ئەم مافانە نەکەر خۆیان ئەگەر بەدەست بێنن ئایندەی خانەوادەکانیشان پارێزراو دەبن. باشە یاسا چی بۆ کردوون ئێستا بە چی یاسایە کار دەکرێت مامەڵە دەکرێت لەگەڵ کرێکاراندا لە هەرێمی کوردستان دیارە ئێستا لە هەرێمی کوردستان دوو یاسا تایبەت بە کرێکاران هەیە یەکێکیان یاسای دەستەبەری کۆمەڵایەتیە ئەویتریان یاسای کارە. یاسای دەستەبەری کۆمەڵایەتی ئیش دەکاتن بۆ ئەوەی کەەوە ئایندەی کرێکاران مسۆگەر بکاتن لە مەسلەی ئەوەی کە ببن بە خاوەنی موچەیەکی خانەنشینی لەو کاتێکەوە توانای کارکردنیان نامێنێ یاخود دووچاری مردن دەبن ئەو کاتە خانەوادەکانیان بێ سەرپەرش دەبن و موچەیەش خاننشینی بۆ خێزانەکانی دەبرێتەوە یاخود کرێکاران کە ئەوەی کە دەستەبەری بۆ کراوە ئەگەر ڕۆژگارێک بێت و لە دەستگایەکی حکومی تعیم بن ئەو خزمایەتیان بۆ ئەژمار بکرێت بخرێتە سەر خزمەتی وەزیفەکان و یاخود جاروێ کرێکاران واز لە کارەکانیان دێنن بۆ ماوەیەک ماوەی ساڵێکی بەسەردا دەڕواتن داوا دەکەن کەوا پاداشتێکیان پێ بدرێتن پێ دەڵێن پاداشتی کۆتایی خزمەت و کۆمەڵک سوودیتر لە یاساکاندا هەیە. کاک شیروان کرێکاران لە هەرێمی کوردستان ینی دەکرێت بە چەند بەشێکی جیاوازە ئەوانەی کە لە دەستگایەکی مۆڵەت پێدراودا کار دەکەن ئەوانشی کە خۆیان کار دەکەن سەر بەخۆ بۆ خۆیان کار دەکەن ئەوانەی کە لە دامەزراوەیەکی خاوەن مۆڵەتا کارەکان ئەمانە یاسا چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکا و چۆن دەستە بەرەکرێن لە سلێمانی چۆن دەستە بەرکراون دواتر بووی قسە باز لەسەر ئەوانی تر بەڵێ ئەمە دەتوانین ناوی لێ بنێن کرێکاری پرۆژەکان چونکە هەر شوێنێک خاوەنکاری هەبی و شوێنی کارکردنی هەبێت و کرێکاریشی تیابکە پێ دەڵێن پرۆژە لە تعریفەکەی ئێمە وایە ئەوان تر پێیان ئەڵێن کرێکاری ڕۆژانە کە خاوەنکاریان یا عمال مەساتری پێ دەڵێن بە عەرەبیەکەی ئەوانەی کە لەو پرۆژانەدا کار دەکەن جا لە چایخانەیەک بێت لە کارگەیەکی چەمەندۆ بێ یاخود کۆمپانیایەکی گواستنەوە گەیاندن بێ یا هەرێک لەو بابەتانە بێ ئێمە ئەو پرۆژەکە دەستەبەر دەکەین و سەرجەم کرێکارەکانی کە لەوێ ئیش دەکەن بە پێی یاسا ئەبێ سەرجەمیان دەستەبەریان بۆ بکرێ و مانگانە سەدا حەڤەی موچەکانیان وەکو بەشداری پێ دەڵێن بەشداری ئیشتراکاتە ئەدرێ بە بەڕێبەتی دەستەبەرەکان سەدا حەڤدە ئەم سەدا حەڤدەیە سەدا پێنجی لە ئەستۆی کرێکارەکەی لە موچەکەی دەجێڕدێتەوە خاوەنکار ئەیجێڕێتەوە لەگەڵ سەدا دوانزەی کە خۆیان ئیزافەی دەکەن و خاوەنکار مولزەمە بەوە مانگانە ئیلتزام بۆ کە بۆ پارەدانانە مقابل بەوەیەکەوە کرێکاران کۆمەڵک مافی گرنگی بۆ مسۆگەر دەکرێت. باشە کاک شیروان خاوەنکارەکان ئەنی کەڵکیان لەو وەرنەگرتووە لە موچەکە کەمکەنەوە و بینی موچەیەکی کەمتر و بۆی 12 کەژەر لە ئاستی خۆیان بێ لە سەرجەم وڵاتانی جیهاندا کێشەیەک هەیە لە بینی بەڕێوەبەراتەکانی دەستەبەری دایرەکانی زەمان لە وڵاتان و لەگەڵ خاوەنکار دایمەن خاوەنکار ئەوێ کەمترین کولفەی بێتە سەر بە پێی یاسا بێ کرێکار ڕاتبی فعلی بنووسرێ لە لای ئێمە ڕاتبی فعلیش بریتی ئەو هەندێک زار ناوی لێدن ڕاتبێکی ئسمی
ئەگەر واش بێتن لەگەڵ سەرجەم مخەساتە بەردەوامەکان ئەوەی هەمومان جێوەری ئەگرێ بە نمونە مخەساتی خواردنە یان هەیە هاتوچۆیە هەمووی کۆ دەکرێتەوە پێی ئەوترێت ڕاتبی فعلی مەفروزە خاوەنکار ئەم ڕاتبە فعلی بە ئێمەدا بەڵام بەداخەوە زۆر جار دەبینین کرێکار و خاوەنکار لە بینی خۆیان ڕێگەکەون کەوا موچەیەکی کەم بنووسن کە ئێمەش ناتوانین ئاشکرایی بکەین لەبەرەوەی هەردووچیان ڕێککەوتنەوە هیچیان سکاڵا ناکەن مەسەرەن ئەمە نازانین بە ڕاتبە فعلیەکەی چەندە بەڵام لە نەتیجەدا کرێکار زەرمەندە لەبەرەوەی ئەگەرەکە ناچارەکرێ بۆی بڵێ موچەیەکی کەمەمەیە جا هەندێک جار ناچار دەکرێت هەندێک جاریش بە خۆی ڕێک دەکەوێت خاوەنکارەکە پێ دەڵێت تۆ سە تا پێنجەکەم بەدە من زەمانەکەت بۆ ئەەکەم وا ئەزانێ قازان جێسی بەڵام نازانێت سەدا دوانزەی خاوەنکارەکەش هەمووی هەر بۆ کرێکارەکە بۆ خزمەتی ئەوە جا ئەگەر بێت مەسە هەندێک جاروەیە مەسەرەن لە شوێنان کرێکارەکە ئێمە ئاگادار دەکاتەوە ئێمە یەکسەر بە دوواداچوونی بۆ دەکەین هەر سکاڵایەک کرێکارمان پێ بگە بە زووترین کات ئەم حاڵەتانە هەبووە بەڵێترینیان چی بۆ مەسەرەن ئەمە شوێنمان هەبووە مۆبەڕێری ئەوەی هێناوەتەوە کە من ڕاتبی ئیسمەکەەوەم زانی وە ڕاتبی ئیسمەکە ئەبێ زەمان بکرێ ئێمە کە زانیومانە چوونە ڕاتبە فعلەکە ئێستا التزامی پێوە کردو ما بڵێ سەتی ڕاتبەکەی حساب دەکاتن نەکەم و سەدا حەفدەکەی لێوەرەکەی چەنددانا بوو بۆی ویژدانی خەڵک بزانن ئەوان حەدی ئەدنا زۆر جار دەکەنە پێوەەر حەدی ئەدنای کرێکاری ناکارامە نابێت لە 350,000 کەمتر بێ ئەوان زۆر جار ئەو سنوورە نابەزێنن یعنی لەو ئاستە دایدنن بەڵام ئێمە ئەگەر بزانین قبولمان نێبێ هیچ شێوەیەک و زۆر جاریش زانینی ئێمە دەبێت کرێکارەکە خۆی ئاگدارمان بکاتەوە هەر بۆ مەبەستە بۆی کرێکاران توش دووچاری لێپێچنەوە بە لەگەڵ خاوەنکارەکانیان یان دەرنەکرێن بۆ ئێمە ئاگداریان دەکەینەوە کەوا هێلی 5500مان هەیە هێلێکی فریە پێ دەڵێن هێلی گەرمی کرێکاران ئەمە ئەگەر سکاڵەکان بگەن نوێندە دەگاتی ئێمە لە ماوەی سێ ڕۆژ بە دوواداچوونی بۆکەین باشە ئەمەژە دۆ کردوت بەپی یاسا دیاری کراوە کابێ کرێکار موچەکەی لە 350,000 کەمتر نەبێ حەدیت نەبڵێ یان ئێمە حەدە کەمەکەیەتی لە 350,000 کەمتر نەبێ بەڵێ باشە ئەمە لەسەر چ بنەمای حساب کراوە ئەمە ساعتی کارەکەی بۆ دەستنیشان کراوە ڕۆژەکانی کارکردن چۆنە دیارە ئەمە بە پێی قانونی عمل ڕێ بە وەزارەتی کار دراوەکەوا لیژنەیەک دروست دەکات لایەنە پەیوەنددارەکانی تیا بۆ دراسەکردنی سووقی عمل ئەم لەم لیژنەیە ئەبێ نوێنەری سندیکای کرێکارانی تیابێ نوێنەری خاوەنکاری تیابێ ئەمانە بڕاردەن دراسی بازار دەکەن حەدی ئەدنا وەردەگرن ئەمانە دراسەکە دەکەن لەسەر ئەساسە ئەوان مەسەنجار بە سێ قۆناغ ئەوەندەی من ئاگدارم لە 100 دینار سویسری بۆ بۆست بە 150 دینار دوایە کردمان بە 300,000 سویسری و ئێستا 350 و لە هەولی ئەوەداین حەدیت نابێ بە 400,000 دیارەمان لە پاش دراسەکردنی بازاری کارەوە نوێنەری سندیکاش لێرە ئەوانش تێدانە لە لیژنەکان لیژنەکە لیژنەشی قانونیە و ئیسنا لەسەر قانونی عملەکە باشە کاک شیروان ساعتەکانی کارکردن دەستنیشان کراوە بەڵێ سعاتی کارکردن 8 سعاتە لە ڕۆژێکدا لە نێوانی ئەم 8 سعاتە مەفروزە سعاتێک جا بە وەجبەیەک یان بە دوو جار بێ بیداتە کرێکارەکە دەبێت ئیستراحە بکەن نابێ 8 سعاتی مستەمڕ بێتن و ئەگەر هاتوو کە لەوەش زیاتر کار بە کرێکاران کرا مەفروزە سعاتی ئیزافیان بۆ حساب بکرێت ئێستا بەپی یاساکە 8 سعاتی کارکردنە یان لە ناو 8 سعاتەیە سعاتێکیش خواردن و ئیسراحەت هەیە 8 سعات کاری فعلیە کرێکار ڕەنگە 9 سعات ناو کار دەمێنێتەوە بۆ حکمەوەی سعاتێک ڕەنگە ئیسراحە وەربگرێتن بۆ ناخواردنە بۆ نوێشکردنە بۆ ئیسراحەتێکی خۆیەتی ینی دەتوانێت 4 سعات بە 4 سعات لەو بینە سعاتێک ئیسراحی پێ بدە و هەندێک جێ ڕەنگە بڵێ نی سعات بە نی سعاتم بۆ دابنێت بەوە حەسەب ڕێکەوتنی خوانە جێگە لە هەرێمی کوردستانە 9 سعات کارکردنیان دەستنیشان کردووە ینی کرێکار فەرمانبەر کارمەند ئەبێ 9 سعات لە دەواما بێ دەڵێن سعاتیشان بۆ ئیسراحەتە بەڵێ ئەمە ئەگەر 8 سعاتی فعلی ئیش بکە سعاتێک ئیسراحەت بێ ڕاستە چونکە ئەبێ ڕۆژانە 8 سعات کار بکاتن و لە هەفتەیەشیشدا ئەبێ ڕۆژێک ئیستراحەی باتێ خاوەنکار بە موچەوە نابێ موچەکەی لێ بڕێ ئەو ڕۆژە باشە هەز ناکەن ئەوەی کە مەسەلەن ئەو سعاتە زیاد کراوە لەسەر حسابی کرێکارەکەیە یعنی بۆ نمونە ئەم کە دەڵێ 8 سعاتی کارکردن خۆ ئینسانە یان ئێمە سعاتە پێویستی بە ڕێستێکەیە 4 سعات جارێک ڕێستێک وەرگێ ینی هەز ناکەن هەندێک شوێن ئەو سعاتیان
با بڵێن لەسەر حسابی کرێکارەکە وەرگتووە؟ من نازانم ئەگەر لە شوێنێک مخالفەی ئەوە کرابێتن ئێمە تەنها بە سکاڵا دەتوانین بە دوای ئەو شوێنە دابچین. مخالفەیە یاساییە. ئەگەر وەکو پێ دەڵم 8 سعات زیاتر ئیشی پێ بکە مخالفەیە وەکو ئیشی فعلی و ئیسراحەکەش حەقی خۆیەتی بۆیە لە ناوەڕاستیش دانراوە ئەن تقریبان شێوە عامەکەی وەرگیراوە بە عام خەڵک پێویستی بەوەیە مەسەن تۆ نیوەڕۆ سعات 12 بۆ یەک دادەنرێ ئەکسەر لە شوێنەکان هەم کاتی نوێشکردنم کاتی ناخواردنی وەجباتی ئەوەی کە ئێمە لەسەر ڕاهاتوینە بۆیە خراوەتەوە و دەشکرێ مەسەرەن شوێنشکە بە پێی زروفی عملەکە ڕێککەون کرێکار و خاوەنکار کاتش کە دابنین. کاک شیروان چەند کەس دەستەبەر کراوە لای ئێوە بەگشت؟ لە وەزارەت ئێمە نزیکەی زیاتر لە 1930,000 کرێکار کراوە. ئەمە لە سلێمانی لە سنووری 55 بۆ هەتا 57,000 کرێکارمان دەستەبەر کردووە بە کرێکاری خۆمانە و بە کرێکاری بیانی، بەڵام ئەکسەریەتی کرێکاری خۆماڵیە و ژن و پیاویش هەردووشی لەو شوێنانە هیچ جیاوازیە لە بینیان نییە. باشە کاک شیروان کرێکارێک خۆت دەزانی ینی کرێکارێک کە ڕەنگە 2 مانگ لەم چێشخانەیە بێ 2 مانگی کە بچێتە چایخانەیەکی تر 2 مانگی کە لە شوێنێکی تر بێ ئەمانە بۆی کۆکرێتەوە یان چۆنە وەلا چەند ساڵیە ئەمەی ئەدرێتەوە یاسا چیە لە لەوبارەوە؟ دیارە ئێمە کرێکار ئەزانین وەکو فەرمانبەری حکوومەت نییە لە شوێنێک سابت بێ لە دایرەیەک سابت بیان لە وەزارەیەک هەر جارۆ لە شوێنێک کار دەکاتن. کرێکار کە بیە سوودمەند بێتن لەم یاسایە جا بۆ خانەنشین بووم بێ یان بۆ ئەرگتنەوەی پاداشت بێ یان ئیزافەکردنی خزمەتی بۆ سەر خزمەتی حکومی ئێمە لە سەرجەم جێگاکان چەند جێ ئیشی کردووە خشتەیەکی یەکگرتووی بۆ کۆ دەکەینەوە ئەڵێن ئەوەندە ساڵ و ئەوەنە مانگو ئەوەندە ڕۆژە خزمەتی هەیە ینی خزمەتەکانی لەگەر لە هەرچەند شوێنبی بۆ ئێمە جیاوازی نییە لەبەرەوەی وەکو فەرمانبەر نییە دۆسی تایبەت بەخۆی هەبێ دۆسی پرۆژە هەیە لەبەرەوە ئەو پرۆژانێکی ئیشی تیاکردوە خزمەتی چەند هەبوو بێت چەند اشتراکاتی بۆ دابێ ئێمە هەمووی کۆ دەکەینەوە لە یەک خشتەی یەکگرتوودا کۆیەکەنە و پێدەن و دواتر حکوومەت وەکو فەرمانبەرێک مامەڵی لەگەڵدا دەکە بۆ ناو یاسای خانەنشینی کە بە فەرمانبەرانێ هەمان شت بۆ کرێکارانی ئەمە دوو یاسای جیاوازە بە نەزەری من یاسای کرێکاران باشتر و ئاسانترە باشترە من بە نەزەری من لەبەر ئەوەی مەسەرەن ئێستا کرێکارێک بە تووشی کەم ئەندامون لە دەرجەی 35% تەقاعد دەبێت بە تەقاعدی جزئی ڕەنگە عسکەریەک وە بزانم 170 بێ یعنی لەوەیان مراعاتی کرێکار کراوە بە حکمی ئەوەی کە ئەرکەکان قورسرە ئیشیان قورسترە لەبەرەوە کۆمەڵە شتی تێدا بێ ڕەنگە پێ بۆ تەمەەن چۆنە بۆ تەمەەن بەپی یاسا بۆ فەرمانبەران کراوە بە تەمەنی 50 ساڵ بە 25 ساڵی خزمەت ئەمە دوو یاسا هەیە یاسایەکیان کە ئەو یاسایی ئێمە ئیشی پێدەکەنی ساڵی هەفتاویە کە ژمارە 39ەوە بەدا ڕزومەنداناڵە هەموار کراوەتەوە لە ساڵی 2012 بەپی ئەم یاسایە کرێکار ئەگەر تەمەنی گەیشتە 6 ساڵ بۆ پیا و ژن گەیشتە 55 ساڵ 20 ساڵی دەستەبەرکراوی هەبێ ئەتوانێت دەست بە معاملەی خاننشین بووم بکاتن و ئەگەر تووشی پێکان ببێ یاخوانەکات تووشی مردن ببێ ئەمە گوێ بۆ نادرێت چەندی خزمەت هەیە یەکسەر خاننشینەکەی بۆ ئەکرێ بەڵام ڕەنگە زۆری خزمەت و کەمی خزمەت تەسیر لە موچەکەی دەکات بەڵام یاسایشکە لە عێراق دەرچۆمە بەداخۆ تا ئێستا یاسا لە ئیشمان پێ نەکردووە لەوێ تەسیلاتی زیاتر بۆ کرێکار کراوە ئەو یاسا تازە بەڵێ ئەوەی شمولی لای کرێکاران ئێمە ناکرێت لا ئێمە ناکرێت چونکە ئەبێ بچێتە پەرلەمان لە پەرلەمان تەفویض بکرێتن ڕێ پێ بدرێ ئەو جە بە دەستکاریەوە بێ بێ دەستکاری بێ یان یاسای خۆمانش پرۆژەمان هەیە یاسای دەستەبەری خۆمان. کاک شیروان کرێکارێک وەستایەک 40 ساڵە وەستایە بۆ نمونە ئێستا چۆن بێبی سلمێنێکە و 40 ساڵە وەستای بەرد و بلۆک و گەچ و دیوارە با بڵێ ئەمەش ئەوەی کە جەنابەت باسی دەکەی کرێکاری ڕۆژانەی دەچێتە ئەو بابەیانی خاوەنکاری نییە چونکە ڕۆژە لە ماڵێک و لە شوێنێک کار دەکەن ئێمە لە تعدیلی قانونەکە باسی وەکەوە کرێکاری ڕۆژانەش ئەبێ زمانی بۆ بکرێتن و داوای لە حکوومەت کردێکەوە سیستەمێک دابنێن بەڵام بەداخەوە ما تا ئێستا نەتواندراوە ئەو سیستەمە دابنێن لەبەرەوەی عەرقەلەکی تێدایە 105 کرێکارەکە بەشی خۆی ئەگەر بشی داتن ئەی 112 خاوەنکارەکە چێ دەفعی دەکاتن مەسەن ڕەنگە هەندە جیهات هەبی پێی وابێ حکوومەت بچێتە ژێرباری ئەو 112 بەڵام بۆ ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ خۆ دەزانی کوردستان بەخۆی بە ئەزمەتی ئابووری قورسدا ڕۆشتووە ئەم حکوومەت ناتوانێت بچێتە ژێرباری ئەوە
بەڵام لە قانونە تازەکەی عێراق پێ دەڵێن خزمەتکردنەوە ئەمەی چارەسەر کردووە. هەتا سندوقی خانەنشینی کرێکاران هەیە؟ بەڵێ سندوقی خاننشینی کرێکاران هەیە، ئێمە حسابی خۆمان هەیە لە هەر پارێزگایەک ئەمە ڕقم حسابێکی خۆمانی تێدا پارەی تیادا دەنێن و ماگانەش چی ئەوەی کە دایدەنێن لە ڕقم حسابی و چی ئەوەی لێ دەردەکەن بۆ خزمەتی فەرمانبەران پارێتیانی بۆی پرسیاریوتم پارێت مەسەلە بانقەکە نازانم من ئاگاداری بانقەکەنم، بەڵام ئەوەی کە من ئاگادارم هەتا ئێستا بە ئێمە نەوتوە پارە نییە و ئەو حسابی کە دامان ناوە هەتا ئێستا مکافئەی کرێکاری ئێمە ڕانەوەستاوە. خانە نشینبووی کرێکاری ئێمە سەرجەم موچەکانی سەردەم جۆرا و جۆرە بە پێی ئەو خزمەتەی کردێت و پێ ئەوە بۆ دەرسی هەمانە حەدی ئەدنامان کە نابێت لە ئەوەی ڕعای ئیجتیماعی کەمتر بێت کە 150,000 زائیدەن 70,000 غەلای مەعیشی واتە حەدی ئەدنامان 220,000 کەمتریتیانە ڕاتبیشمان گەیشتووەتە 1,900,000 هەمانە کرێکار لە موچەیەشی هەبێتن. زۆر باشە کەواتە بەداخەو کرێکارانی کە خاوەنکاریان نییە ئێستا ناتوانن خۆیان خانەنشین بکەن. بەڵێ لەو هەرچەندێکیش خزمەتیانە بێ و کرێکار بوو بەداخۆ لەم کاتە نەخێر لەم کاتیان نەخێر کامەش زۆرینەن بەڕاستی بەڵێ ژمارەیەکی زۆرن بەڕاستی وەکوتت هەوڵ هەیە بۆ ئەوەش بەڵێ هەر حالیان ئێستا لە وەزارەت خەریکی ئەوەنە و دراسەوە دەکەنەوە دووبارە بزان چۆن چارەسەر بکرێتن ئەمە بەداخۆ یان ئەگەر کرێکارێک لە بینایە بکەوێتە خوارەوە ئیتر هەروە دەڕوا و ئەگەر لە ماڵان بێ بەڵام ئەگەر لە پرۆژەی ئینشایی بتنە مەسەن ئێمە کرێکارمانە هەبووە لە ئەو پرۆژانەی کەوا ئێستا دروست دەکرێت لە بەری کۆمپانیایەک بەڕێوەی بردووە کرێکارەکەمەوەی وەبزام 3 مانگ و ناو نووسکرا و بەداخەوە کەوتە خوارەوە جیانی سپارت لە لای ئێمە خێزانەکە ئێستا موچەی بۆ بڕاوەتەوە. بەس ئەگەر لە بینای ماڵێکا کاری کردبێ ئەوە بەداخۆ ناتوانین هیچی بۆ بکەین. بەداخۆ هەستەکەم شتێک نەماوە باسمان نەکرد بێ شتێک هەیە بتوێت لێرە و باسی بکەی بیرۆکەیەک بۆ پەرلەمانی نوێ ئەوەی تر دەور دەست بەکارە بن وڵات بیرۆکەی ئەو چییە مەسەن ئێمە کرێکاریش وەکو هەموو ئینسانێشتر ڕۆژگارێک دێ پەچی دەکەوێت ئێمە دەبێت یاساکان بەو شێوە دابڕێژینەوە کەوا هەموو کەسێک بتوانێت دەستی بگاتە ئەم موچە خانشینی کەوا ڕۆژگارێک دێ ناتوانێت قوتی ژیانی خۆی و ماڵ و منداڵەکانی پێیا بکاتن ئەبێ سیاسەتی حکوومەتی هەرێمی ئایندا ئەو حکوومەتی دادێتن ئەوە بیتن کەوا کار بکەن بۆ ئەوەی هەموو هاوڵاتیی کوردستان ئایندەی مسۆگەر بکرێ بە موچەی خاننشینی. زۆر بەڕێز کاکشیروان مەجید بەڕێوەری دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان وەکو تۆ تێمومان کرێکارین لێرە ئیتر هەر یەکەمان بە جۆرێ ئەمە پێمان دەڵێن قۆی عامیلە هەندێکمان لە کەرتی حکومینە هەندێکمان لە کەرتی تایبەت هەرەوە زوو تێکەڵاو کە ئەوان جۆرن بەڵام بە هەمومان ڕەوڕەوەی پێشکەوتنی ئەو وڵاتە ئێمەینە بەشداری تێدا دەکەین. بە خێراتی سەر